هور شێخ جەنگی بە تەلەفۆن لە من ڕووماڵە تایبەتەدا بەشداریەکە لە کەرکووکەوە. سڵاوت لێبێ بەڕێز شێخ لاهور، دۆخی ئێسەی کەرکووک چۆنە؟ ئەم کاتتان باش دادەگیانم کاتتان باش. واللهی بەداخۆ بڵم چی دۆخەکە تێک چووە دیارە دەی شێراقی داخلی ناو شاری ئێستا، بەڵام ئیتر بەداخەوە هاوڵاتیان هەمووی کەوتونەتە دڵڕاوچیە و بە لێشاو شارەکە بەجێ دەهێڵن. فەرموو. بەڵام ئێوە هۆکارەکەی بۆ چیە گەڕێنیتەوە بەڕێز شێخ لاهور؟ ئێمە لێرە خەریکی شەڕ و بارێزگاریکردن بوو لە کەرکووک بەداخەوە ئێستا ئەیبیستن کە لە هەندێک کەناڵی چاواشەکارەوە هەواڵی درۆ دەلەسە بڵاو دەکەنەوە کە گوایە ئەمە هێزی یەکێتی شمالی کوردستان پاشەکشەی کردووە، یاخود ئەم هێزانە هێزی هاوبەش بوون، هێزی یەکێتی چیا بوو، هێزی هاوبەشی سەربەرزاتی پێشبەکەی چیا بووە، شەهیدەکانمان بریندارەکانمان گەواهی ئەوە دەدەن کە بەڕێز شێخ لاهور لە هەندێک لە ڕاگەیاندنەکانەوە تۆ بەوە تاوانبارەکری تۆمەتبارەکری بەوەی کە تۆ فەرمانی کردو بە هێزەکان پاشەکشێ بکەن، هێزەکانی هەفتا پاشەکشێ بکەن، وەڵامی ئێوە چییە؟ بەڵێ من هیچ بەرپرسیارەتی نییە لە هێزەکانی هەفتا، خۆتان دەزانن خۆت بازانی خۆی ڕاستەوە خۆ سەرپەرشتی هێزە چەکدارەکان دەکاوە، هەموو جوڵەیەک هەموو حرەکەیەک بە فەرمانی مەسعود بارزانی کراوە. ئیتر من گوێ نادەماوە بەڕاستی، من خەمی شاری کەرکووک بەڕاستی من پێم وایە مێم ڕێفراندۆمە سەقەتەیە دەیدەین کە هیچ بنەمایەکی نەبوو. لە بیدایەتەوە من باسم کردووە کە ئەم ڕێفراندۆمە بنەمای نییە، بۆ سەربەخۆیی نییە، تەنها بۆ ئەو بوو کە کەرکووک لە بن دەستی یەکێتی دەربێنن بەداخەوە. دیارە ئەمڕۆ خەونەکەیان هاتە دی هیوادارن کە کاک مەسعود دڵی خۆش بێ ئێستا کە کەرکووکی قوچی کوردستانی لەژێر دەستی هێزە کوردەکان دەرهێنا. کەواتە هەموو پیلانەکە بۆ ئاراستەیە بوو کە کەرکووک لەژێر چنگی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربێنن بەڕێز شێخ لاهور؟ لە بیدایەتەوە من وتومە پێش ریفراندۆمەکە من هاوارم کرد ئەمە شتێکی باڵەیە کەس بەگوێی نەکردین. ئەم سێ چوار ڕۆژەش دوای ریفراندۆمەکە هەوڵماندا ئاگربەستێک ڕابگەینین بۆ ئەوەی بە گفتوگۆ لەگەڵ بەغا ئەوەی کە ماوە بتوانین دەربازی بکەین، بەڵام بەداخەوە هەر گوێیان نەدا، هەر دنیان نەدا تا ئەم حاڵەیان بەسەر کەرکووک و کەرکووچیەکان هێنا. زۆر متەئەسفم بۆ خوێنی شەید شێرکۆ، بۆ خوێنی شەید حوسێن مەنسوور و خوێنی ئەو هەموو شەیدەی کە 3 ساڵەی بە پارێزگاری دەست بەبزی خاچی ئەم کەرکووکە دەکەین بەداخەوە سیڤێکی ئابێژی دریان بەسەر ئەم شارەدا هێنا. مەسعود بارزانی ئەگەر تۆزێک غیرەت هێبێ دەبێت ئێستا دەست دەکات کێشێتەوە، چونکە ئەو خۆی گەرەنتی دابوو بۆ ئەم ریفراندۆمە کە هەموو دنیا لە پشتوانە یەک وڵات تاکە یەک وڵات پشتیوانی لێ نەکردووی لەم ریفراندۆمە. زۆر باشە بەڕێز کاک شێخ لاهور ناو شاری کەرکووک لە سەنگەرەکانی پێچووە خۆی کوڕەکانی هێلا شاشەی تەلەڤیزیۆن دەرنەکەوتن لە کاتی ریفراندۆمە هەڕەشەیان لە هەموو دنیا دەکرد، لە ئەمریکا و وڵاتانی داهاوچی و هەموو دنیا دەکرد. ئێستا دەبایە خۆیان لێرەبان لە بەوەرگریکردن لە سەنگەری شەرەف و کرامەتی کەرکووچیەکانیان بکرابەوە، بەڵام بەداخەوە ئەم حاڵەتیان بەسەر میلەتی ئێمە هێنا. هەنێ لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئاڕاستەیە کارەکەن کە ئەوە هێزەکانی هەفتا و هێزەکانی پێشمەرگەن سەنگەرەکانیان لە کەرکووک چۆڵ کردووە و دەهۆڵ ژەنی ئەم دۆخەی ئێسەی کەرکووکن. تەنانەت وتەبێژی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کەمێک پێش ئێستا بەڕەسمی ڕایگەیاند کە هێزەکانی هەفتا سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان نین. وەڵامی ئێوە چییە بەڕێز شێخ لاهور؟ هێزەکانی هەفتا سەر بە چییە؟ سەر بە مەسعود بارزانی خۆ سەر بە من نیت. هێزەکانی هەفتا سەر بە مەسعود بارزانی ڕاستەوخۆن لەژێر فەرمانی مەسعود هەفتا سەر بە مەسعود بارزانی لەژێر فەرمانی مەسعود بارزانی هەڵسوکرد دەکەن. چ پەیوەندیێکی بە ئێمەوە هەیە؟ من گوێ نادەم ئەوەی چیە خەڵکی کەرکووک گەواهیەوە دەدەن ئێمە لە 3 ساڵی ڕابردوو تیمان بۆ کردووە. ئەم هەموو شەهیدەی دوێنێ شەوداومانە، ئەو هەموو بریندارەی دوێنێ شەوداومانە. هەندێک جەنازەی شەهیدەکان هەتایەتە دەستمان نەکەوتووە، ئەوە گەواهی ئەوە دەدا کە چێ خیانەتی کرد لەو میلەتە. کواب پێشمەرگەیەکی پارتی لە ناکۆتە شەهید بۆ دوێنێ شەو با پێم بڵێن. زۆر باشە، بەڵام بێ ویژدانی گەیشتوتەوە ئاسەی بەڕێز شێخ لاهور کە بەم شێوەیە تەخوینی هێزەکانی یەکێتی و هێزەکانی دژە تێرۆر بکرێ کە مێژوویەکان هەیە لە پارێزگاری لە کەرکووک. زۆر متەئەسفم مام جەلال وەفات دەکات، نوێژوان مستەفا وەفات دەکات، هیچ وەکو مەسعود بارزانی دەمێنێتەوە ڕابەرایەتی ئەم میلەتە دەکات. ئەوە تا ئەمە بینیمان کارنووسی ئەم میلەتەی بندۆخەگەیان زۆر بەداخەوە شەرم لە خۆیان بکەن. دەبایە ئێستا بێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان دەست دەکات کێشانەوەی خۆیان ڕابگەین ئەو هەموو کۆڕۆنازارە خوێنیان ڕژات دوێنێ شەو لێرە لە پێناو پارێزگاریکردن لە بیرە نەوتەکانی کە فرسێکی ناکەتە دەستانی میلەتەوە، لە پێناو
پارێزگاریکردن لە بیرەنەوتەکانی پێچێتە جیرفانی کوڕەکانیەوە. باشە پێ دوای ئەم شەڕێی کە ئێستا بە کەرکووک فرۆشرا ئەم شەڕا شەڕی دیفاع لە کەرکووک یاخود شەڕی نەوتە کە بە خەڵکی کەرکووکە فرۆشرێ. ئێمە شەڕی دیفاع لە کەرکووکمان دەکرد بەڵام ئەوان شەڕی نەوتیان دەکرد دیار بوو مەرامەکەی ئەوان دیار بوو. هیچ پێشبەرگەشیان نهاتۆ کە ئێرە پێشبەرگەکانیان شبن هەمووی پارێزگاری لە بیرەنەوتەکانی بای حەسەن و ئاگانە بکەن لە پاڵ کە پێشبەرگەکانی ئێمە لە سەنگەری پێشۆبن پارێزگاریان لە کەرکووک دەکرد. هاوارمان کرد پێشبەرگە پیشەکی نییە بەرەس کاک مەسعود پێشبەرگە پیشەکی پێ نییە کەچی پێ نییە چەکە باشەکانتان هەمووی بۆ خۆتان برد پیشەتان هەمووی بۆ خۆتان برد ناتوانین بەرگری بکەین هەر چوادەرمان داخراوە تکایە پیشەک خوا ئازووقات خوا خواردن بۆ پێشبەرگە بەڵام بەداخەوە هیچ نەتیجەی نەبوو بە ئێمەیان دەوت ئەمانە دژی ڕیفراندۆمن دژی سەربەخۆیی کوردستانن و ئێوە بینین بۆ ڕیفراندۆم ڕۆیشتیوا کەرکووکی قوتی کوردستانیشمان لەدەستدا. ئێوە پێتان وایە خەڵکی کەرکووک لە مواقعاتێ گەیشت بێ کە ئەوان شەڕی بیرەنەوتەکانیان نەکرد چونکە بەبێ تەقاندنی فیشەکە بیرەنەوتەکانی هاڤانە و بای حەسەنیان چۆڵ کرد؟ دادجان ئێمە ئەو کاتێ شەڕی داعشمان دەکرد ئەوان خەریکی داگیرکردنی بیرەنەوتەکان بن خەڵک خۆی شایدی ئەوەیە من گوێ نادەم ئەوەی میدیا چاواشەکارەکانی پارتی چی دیعاەیەک بڵاو دەکەنەوە لە دوای ئێمە شەهیدەکانمان بریندارەکانمان ئەوانەی کە بەدێماون هەندێکیان بەداخەوە تا ئێستاش بە دوای ڕاگەڕین ئەوانە گەواهی ئەوان کە چێ پارێزگاری لە بز بەستی ئەو خاکە کردووە بەڵام کە تۆ پێشبەرگە پیشەکی نەمێنێ دوای 4 سەعات 5 سەعات شەڕێکی قورس بەرامبەر تانک و تۆپی هێزە عێراقیەکان چی چاوەڕوانی لە پێشبەرگە دەکەن؟ زۆر باشە بەڕێز شێخ لاهور مەسعود بارزانی لە ماوەی ڕابردوودا بەر لە ڕێفراندۆم داوای یەکریزینی و ماڵی کوردە کرد بەڵام ئەمڕۆ لە ڕووداوەکانی کەرکووکە دوای ئەو هێرشەی کە هێزەکانی عێراق کردیان بۆ سەر کەرکووک ئێوە تەخوین کران و هێزەکانی هەفتە بێبەری کران لەلایەن وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی پارتی و یەکێتی جیاکرایەوە ئەمە ئەو دەوڵەتە بوو کە لە ڕابردوودا بانگەشیان بۆ کرد؟ بە هیچ شێوەیەوە پیاوە باوەڕی بە دەوڵەت دەبووە من دەرێکی شەوتومە بە سەرۆکی خۆشم نەزانیوە لەو کاتەوە کە ماوەی بەسەرچوو بە سەرۆکی خۆمم نەزانیوە ئێستاش بە سەرۆکی خۆمی قەت نازانم ئەمە میلەتەکەمانی فرۆشت شەرم بێ لە خۆی لە کوڕی لە خانەوادەی کە ئەم میلەتەیان بەم دۆخەگەیان ئەو هەموو خێرەمان ڕۆژ لە پێناو ئازادکردنی ناوچەدا بەرەنداوەکان لە بری ئەوەی بێ پشتیوانی نێودەوڵەتی پیاکەین بۆی بتوانین هێزی پێشمەرگە لەم ناوچانە بهێڵینەوە نەک دۆستەکانمانیان کرد بە دوژمن هەموو دژمنەکانیشمان یەک کەس بەم ڕیفراندۆم و بارەی کە ڕەخساندیان بەداخەوە وایان بەسەر ئەم میلەتە هێنا. بەڵام کەرکووکی قودسی کوردستان باجەکەیدا ئێوە وەکو یەکێتی وەکو هێزەکانی دژە تێرۆر چی بۆ کەرکووکەکەن و بەڵێنی چی بە کەرکووکیەکانەیەن؟ ئێمە دڵیایەنەکە ئێمە حاڵەتەکە بەسەرمان هاتووە شتیواش لە ڕابردوو ڕوویداوە من بەس خەفەت بۆ خوێنی شەهیدەکانمان دەخۆم خەفەت بۆ ئەو کوڕە فەقیرانە دەخۆم کە دوێنێ شەو بەبیر و باوەڕەوە دیفاعیان لە کەرکووکردنیان زانی سەرۆکەکەیان خەریکی نەودزین و نەودۆشتنە خیانەتیان لێکردین پیشەشیان بۆ نەناردن ئازوقەیان بۆ نەناردن هەر کەس جوابی تەلەفۆنەکانیانی نەدایەوە بۆی بتوانن بەرگری بکەن 4 ساعت بەداخەوە ئێمە ئەڵێین کەرکووک قودسی کوردستان هەر قودسی کوردستان دەبێنێتەوە خەڵک دەبێ گورەی بەرز بێ دەبێ گورەمان بەرز بێ دەستی لێبەر نادەین ئەمڕۆ نەبێ بەیانی نەبێ دوو بەیانی هەر دەگەڕێنەوە بەناو کەرکووک. زۆر باشە کەواتە ئێوە بەڵێن با خەڵکی کەرکووکە دەن کە خوێنی ئەو کوڕە ئازانەی کە ئێستا کە تۆ خەفەتیان بۆ خۆی بەهەدەر ناچێت کە 3 ڕۆژە لە هەندێک لە کەناڵەکان و لە میدیاکان و ئاگری شەڕیان بۆ خۆشەکرێ و دەهۆڵی شەڕیان بۆ دەکوترێ و ئیستیغلالی حەماسی و کوردایەتیان نەکرێ؟ من بەڵێن بە وجدانی خۆم دەدەم کە ئەمانە غەدریان لێکرا بەڵام ئەوانەی کە خوێنی خۆیان بەخشید بە دڵ و بەجیان حەزیان دەکرد پارێزگاری لەم لە پس خاچی کەرکووک بکەن زۆر بەداخەوە بۆ مەسعود بارزانی و بۆ ئەو سەرکردانەی کە ئەم میلەتەیان تووشی ئەم چارە نووسە کرد. زۆر سپاس بۆ بەڕێز لاهور شێخ جەنگی سپاس دەکەم کە لە کەرکووکەوە بەشداریت لەم ڕووماڵەدا کرد.